سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان، چۆنن؟ باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هاتووین گفتوگۆکێ لەگەڵ مناڵە عەزیزەکان بزانین تا چەندێک تابلێت و مۆبایل و ئەو جۆرە ئامێرانە بەکارێنن، هەروەها سوود و زیانەکانی ئەو ئامێرانە چییە؟ ئێستا مناڵەکان لەم هۆڵە جوانن، ئەو مناڵا بینن ئەوە سەرقاڵی وێنە کێشانە، دڵنیا مناڵەکانی ئێمەش لەو هۆڵە سەرقاڵی وێنە کێشان. لەگەڵمان بن با بچین هەنێک گفتوگۆیان لەگەڵا بکەین. فەرموون. چۆنی هاوڕێکەم؟ باشم. باشی؟ ناو چییە؟ ڕێیان. ڕێیان جان لە پۆلی چەندی؟ چواری بە. لە پۆلی چواری بە. ئافەرین ڕێیان. باشە ئێرە هۆڵی کوێیە؟ هۆڵی هونەرە. هۆڵی هونەر. ئەو شتە جوانانە هەڵواسراوە هەمووی کاری دەستی مناڵەکانە؟ بەڵێ. ڕێیان تۆ تابلێتە هەیە لە ماڵەوە؟ بەڵێ. باشە زۆر بەکارێنی؟ نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی چاو کزەکە. ئافرین چاوە کزەکە زیان بە تەندروستی وەگەێنێ وایە؟ باشە ڕێیان ئەی باشە تۆ ئەو کاتانی بەکارێنی زیاتر چ بۆچی سوودی لێبینی؟ بۆ پاپایشت. بۆ فلم کارتۆن ئەو شتانە وایە؟ باشە لە بریەوە ئەتوانی سەیری تەلەڤیزیۆنکەی سەیری شاشە جوانەکەی کورسات کە ئێمە بەرنامەی زۆر جوانمانەیە فلم کارتۆنی زۆر باشیشمانەیە. باشە ڕێیان گیان؟ ئافرین هەر بشی لەسەر خاڵی وێنەکەی خۆ بە وێنەکەوت تاو بکە. ئافرین. چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ناو چییە؟ هیران. هیران؟ بەڵێ. هیران ئافرین. هیران بزان مەزانی واتە چی؟ شوێنێک ناوی هیران زۆر. ئافرین هیران شوێنێکە لە کوردستان هیران و نازەنین شوێنێکی زۆر خۆشە من بینیومە. تۆ بینیوتە؟ نە. ئێدە باشە ئەگەر دەخەتە بوو لەگەڵ خێزانەکەدا بچۆ سەردانیەوێکە باشە؟ باش. ئافرین هیران جان ئەوە تۆ سەرقاڵی چی؟ وێنە. وێنەی چی کێشیادی؟ وێنەی زستان. وێنەی دار وێنەی هەور. باشە تۆ حەزت لە ژینگەیە؟ بەڵێ. گرنگی بە ژینگە؟ بەڵێ. حەزت بە پاک و خاوێنی ژینگەیە؟ بەڵێ. ئافرین هەر بشی. هیران باشە تۆ لە ماڵەوە تابلێت شتە هەیە؟ بەڵێ. ئەی باشە زیاتر بۆچی بەکارهێنی؟ بۆ فیلم کارتۆنشت. بۆ فیلم کارتۆن بۆ ئەو بابەتانە بەکاریان بێنە کە زانستین و سوودیان لێبینی. باشە؟ باش. ڕۆژانە چەند سەعات بەکارهێنی؟ نیم سەعات یا سەعاتێ. ئافرین هەتا ئەتوانی کەم بەکاری بێنە. باشە؟ باش. هەر بژی. هیران ئێزانی هۆڕاوە شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ. دێ
کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بە دڵ پارێزم وەکو گڵ سەربازی گەل و خاکێم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو تواناوی ێزێر سنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگری نیشتیمان نیشتیمان ئافرین هەدیە چەم لێ خایبی بۆ لێبەر هەر بژی هیراجان دەست خۆ چۆنی ئەو ڕێکە وەڵا باشە باشی یاخوا هەمیشە باش بی ناوت چییە باوەڕ باوەڕ ئافرین کاکە باوەڕ ئەی تۆ چۆنی ئەو ڕێکە وەڵا باش باشی ئەی تۆ ناوت چییە ئەنەس ئەنەس و باوەڕ واورەی زۆر جوان زۆر پاک و خاوێن زۆر قشتر ئافرین باوەڕ بەڵێ باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەندی چوار پۆلی چوار باشە باوەڕ تۆ حەزت لە وێنە کێشانە بەڵێ باشە وێنەی چی زۆرە کێشی وەڵا هەموو وێنەیەک وێنەی ئاژەڵا نەزانی بکێشی تۆزێک باشە وێنەی فیل لە کێشی باشە فیل بە چیاوە خواتەوە بەلووتی ئافرین باشە باوەڕ تۆ لە ماڵەوە تابلێت و شتێ هەیە بەڵێ باشە زۆر بەکارێنی نە باشە بۆچی نابێت زۆر بەکاریان بێنی لەبەرەوەی چاوە عەزیەتەیە چاوە حەزێتەیە کاریگەریە کاتە سەربیرکردنەوە و دوایی وا و لێ تااقەتی قسەکردنە لەگەڵ دەور و بەرا نامێنێ وایە؟ وایە ئافرین ئەبێ کەمترین کات بەکاریان بێنی لەبەری یاری تابلێت و شتانە چی بکەین باشە؟ خوێنیتەوە بنووسیت و فێری نووسی بۆ شتانە بیت ئافرین هەر زۆر زۆر باشە باوەرگیان دەست خۆش زۆر سپاس هاوڕێکە بەڵێ ئەی باشە پێم بڵێ تۆ تابلێت و شتەیە لە ماڵەوە بەڵێ باشە زۆر بەکارێنی نە بۆچی؟ هین چاومان عەزێت پێکە چاومان حەزێتی پێگا ئافرین ڕۆژانە چەند سەعات بەکارێنی؟ نیو سەعات نیو هەر زۆر زۆر باشە باشە ئەو نیو سەعاتە بۆچی بەکارێنی؟ سەی پاپایشتی پێکەم ئافرین زۆر زۆر باشە نەکەی یاری ئەلکترۆنیەکان بکەی لەبەرەوەی بۆ ئەم تەمەنەی تۆ زیانی هەیە باشە؟ ئافرین ئێزانی هۆراوی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ دەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵی چامانە خۆشم دەوێ پڕ بە دڵ ئەی پارێزم بۆ گەڵ سەربازی گەل و خاکەم چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە هێزم ئافرین هەر بژیت ئەدیەک چ بڵێ بەهێزی بۆ لەبەر دەست خۆش سپاس هاوڕێکە سپاس چۆنی؟ باشی باشی؟ وەڵا باشم ناو چییە؟ باوان باوان ئافرین باوان ئەوە تۆش باجی ژینگە دۆستی پێوەیە؟ بەڵێ باشە باوان حەزت لە پاک و خاوێنیە؟ بەڵێ بۆچی؟ وڵای لە بێژینەکەمان باش بێت و پێس پۆخڵ نەبین و پێس نەبێت باشە باوان تۆ تەنیا لە قوتابخانە گرنگی بەژینگەیە یان لە دەریشەوە؟ بە دەرەوەش باشە ئەگەر یەکێکە بینی دەبە ئاوەکەی خواردەوە و فڕەیە تۆ چیەکەی؟ پێڵم هەڵی گرۆبی کە سەتەکان تەنگە خۆڵەکەەوە کوڕە زۆر باشە ئافرین باوان پێویستە ئێمە تەنیا لە قوتابخانە گرنگی بە پاک و خاوێنی نین پێویستە لە دەرەوە لە کاتی گەشتەکانمانە لە کاتی گەڕانمانە پێویستە گرنگی بن بە پاک و خاوێنی باشە لەبەرەوەی ژینگێکی جوانمانەیە با پیسی نەکەین باشە؟ باشە ئافرین هەربژی چۆنی ئەو ڕێکە؟ وەڵا باشم باشی؟ ناو چییە؟ یەحیا یەحیا کاکە یەحیا لە پۆلی چەندی؟ پۆلی چوارەمیێن پۆلی چوارە ئافرین یەحیا ئەم ڕۆوانەی چیتانەیە؟ ئەم ڕۆوانی هوێرمانە وانەی هونەر حەزت لە وانەی هونەرە؟ باشە زیاتر حەزت لە تابلێتە یان وانەی هونەر؟ وانەی هونەر بۆچی؟ لەبەرەوەی فێری وێنە ئەبی لەگەڵ شتیش جوانە نووسی ئافرین فێری وانەی هونەرەبی فێری وێنە کێشانەبی ئەو کاتە ئەگەر گرنگی پێبێ ڕەنگە لە داهاتووە بێ وێنە کێشێکی زۆر باش وایە؟ ئافرین یەحیا ێزانی هۆراوەیە شتێکم بۆ بڵێ؟ ئادەی ژینی لادە سەیرانە گەشتی تۆزە گرانە ڕۆژی نەورۆسەری ساڵەکەونە ئیش پاڵ یا جویا جۆگاهێنان بۆ ئاوداشتن دەقلودان یا داربڵێنی شاخە یا خۆپەرژینی باخە یا توتنەیادرە و ناوەسن بە ڕۆژ و شەو فەرقینیان نێرومێ گشت خەریکی فەرمانن بۆ دەسێنانی نانن تا تاو دەبێت هاوین تێدەکۆشن زۆر بەتن ئافرین ئەدیە چ بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەستا خۆش سپاس هاوڕێکان سپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ حسام ئافرین حسام گیان لە پۆلی چەندی؟ چواری ئەلفی باشە حەزت لە قوتابخانەیە؟ زۆر منیش زۆرم حەز لێ ئەدی تۆ بزانم بۆچی زۆرە حەز لێە؟ فێریش دەبین ئافرین حسام باشە تۆ تابلێت و شتەیە لە ماڵەوە؟ زۆر یاری پێکەی؟ بۆچی؟
چاوە کزەکە ئەی ئەو کاتانی بەکارێنی بۆچی بەکاریانێنی بۆ شت فێرەکە ئافرین فێری ئەتوانی لە یوتیوب بۆ نمونە ئەو کاتانی کاتە هەیە سەیری ئەو بابەتانەکی کە فێری چۆنەتی وێنە کێشانەکە باشە ئافرین حسام ئێزانی شتێکم پێشکەشکەی چی؟ گۆڕاوە نوکتە مەتاڵ شتێک مەتاڵ ئەدی چ شتێکە ناوەی ڕەشە دەروی زەردە ناوەی ڕەشە دەروی زەردە بەڵێ شوتی نە ناوەی ڕەشە دەرەوەی زەردە ئەرێ نازان وی هەنار نە خەیار نە گوێز نە پیاس لیمۆ نە چییە؟ تاکسی تەکسی ناوەی ڕەشە؟ بەڵێ ئافرینۆ ڕاستەکە دەروی زەردە ناوەی ڕەشە ڕەشە ناوەی زەرد ئەوە تەواو فێریەوە بوو ئیتر هەر کەسێ وتی مەتاڵە زانی هەڵەما ئەگەر وتی چی هەڵەم ئەمە چییە دەروی زەردە ناوەی ڕەشە تەکسیە وایە؟ وایە ئافرین حسام جان چەپڕێکی قاینی بۆ لێبەر چۆنی ئەوڕێکم باشی باشی ئارام ناو چییە؟ دەربەست دەربەست بەڵێ دەربەست بەڵێ لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار ئافرین دەربەزیان دەربەست حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە ئەو کاتێک کە قوتابخانە نەبوو بەهۆی نەخۆشی کۆرۆناوە تۆ خوێندنی ئۆنلاینە کرد؟ نە واتە بە تابلێت و شتانە سعیوە کرد؟ باشە ئەی چۆن وانەکانە خوێن لە ماڵەوە خوێن؟ باشە ئەی تابلێت و شتێ لە ماڵەوە؟ نیتە؟ ئەفەرین زۆر باشە پێویستە مناڵان لە جاتیەوەی تابلێت و شتانە بەکاربێنن پێویستە گرنگی بەر بە چی؟ بە وەرزش بە وێنە کێشان بە خوێندنەوە باشە؟ ئافرین دەربەسیان دەربەسە ێزانی هۆراوە شتێکم بۆ بڵێی؟ ئادەی ئەم کوردستانە جوانە خانەوەی دڵ و چامانە خۆشم دەیە پڕپەدڵ ئەی پارێ زەما ببوو دەربازی گەل و خاکەم ڕۆڵی چەس و چالاکەم کوردستان دەپارێ نەبست کوردستانە پارێزم بە هەموو توانە و هێزم سێنگم دەکەم بە قەڵخام بۆ وەرگری نیشتیمە ئافرین یەک چەپڵێ قاینی بۆ لێبەر هات بشی ئەی تۆ چۆنی ئەوڕێکە؟ بەڵا باشم باشی؟ باشم ناو چییە؟ لەوەن لەوەن ئافرین لەوەن جان لەوەن لە پۆلی چەندی؟ لە چواری با لە پۆلی چوار لەوەن مناڵ ئەبێ تابلێت بەکاربێنێ؟ نە بۆچی؟ چکە چاو کزەکەت باشە لە برێەوەی تابلێت و شتانە بەکاربێنی ئێمە چی بکەین؟ سەعی سعی بکەین یاری بکەین وەرزش بکەین وەرزش سوودی زۆرە زانی بەڵێ وێنە کێشا سوودی زۆرە ئەو بابەتانە هەمووی سوودیانێ باشە لەوە دەزای شتێکم پێشکەشکەی بەڵامەتە ئادێ نەفەرێک گڕاتنە ئاو کێتە دەرەوە چی لێت تەڕەبێ بەڵێ کە زیرەکەم ئەو ڕێنە یەکسەر زانی وایە؟ بەڵێ ئافرین لەوە گیان هەر بژی تەواو؟ بەڵێ ئافرین دواتر ئەبێ چی بکە؟ بە خاولی جوان خۆی وشکاتەوە جۆکانی وشکاتەوە بۆی تووشی هەڵامەت و کۆکە نەبێ وایە؟ بەڵێ ئافرین یەک چەڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی ئەوڕێکە؟ باشم باشی؟ ناو چییە؟ دنیا ئافرین دنیا گیان ئەی تۆ ناو چی ئەوڕێکەم؟ مەیلی و دنیا باشە ئێوە هاوڕێ یەکترین؟ باشە با یەکی پرسیارێکتان لێ بکەم دنیا تۆ تابلێت و شتەیە؟ باشە زۆر بەکارێنی؟ ئەو کاتانی بەکاریانێنی سەیری چی پێکەی؟ وێنە سەیری وێنە؟ یعنی ئەتەوێت فێری چۆنێتی وێنە کێشاندی؟ ئافرین زۆر باشە هەر بژی ئەی تۆ مەیلی چ کاتێک زۆر بەکارێنی؟ کاتێک کە ئەو کاتانی کەوانەوە هەیە بەکاریانێنی؟ نەخێر ئەی پێویستە مناڵ لە بری تابلێت و شتانە چی بەکاربێنێ؟ یاری بکات وێنە بکێشە وەرزش بکات ئافرین بۆچی؟ تۆ حەزت لە تابلێتە یان لە یاریکردن؟ لە یاریکردن ئافرین لەبەرەوەی یاریکردن و ئەو شتانە سوودی جەستەیی زۆر باشتری هەیە وەک لە تابلێت و شتانە باشە؟ ئافرین یەک چەپڵە بۆ دو هاوڕێمان هەر بژی چۆنی ئەوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ ڕێیان ئافرین ڕێیان جان ڕێیان لە پۆلی چەندی؟ لە پۆلی چوار ڕێیان باشە
یاری سوودی زیاترە یان تابلێت؟ یاری یاری ئافرین کەواتە تۆ یاری زۆرترەکەی یان تابلێت و مۆبایل زۆر بەکارێت؟ یاری ئافرین بۆچی؟ لەبەرەوەی بۆچی تابلێت بەکار نایەنی؟ لەبەرەوەی چاو کەسە چاوە کزەکە دوایی وە لێ تااقەتی چ نابێت تااقەتی قسەکردنە نابێت لەگەڵ هاوڕێکانتا وایە؟ ئافرین ئێزایی وەراوەی شتێکم بۆ بڵێ؟ نازانی؟ ئەی عادی بە دەنگی بەرز بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ قوتابخانەکەمان. زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکەم. زۆر سپاس مەمنوون هاوڕێکەم دەست خۆش. ئەی تۆ چۆنی هاوڕێکەم؟ باش باشی؟ ناو چییە؟ هەستی هەستی ئەو وێنە جوانە چییە لە بەردەم تا هادی پێم شانە؟ ئەو خۆ کێشاوتە؟ ئەوە چییە؟ هادی باسی چیەکە؟ ئەوە وێنەی پاییزە بە ئەوانش بەتاڵ لەگەڕانێت. ئافرین تۆ حەزت لە وەرزی پاییزە؟ پاییزەوە نەجوانە وەرزەکەی گەڵا ئەوەرێ دنیا هەمووی زەر دەبێ وایە؟ ئافرین هەر بژیت ئەوە گرنگی بە وێنە کێشان لە بری ئەوەی کە یاری بە تابلێت و مۆبایل و ئەو شتان بکەی باشە؟ ئافرین هەر بژی. چۆنی هاوڕێکە؟ باشی؟ ناو چییە؟ ئیمان. ئیمان؟ ئافرین ئیمان لە پۆلی چەندی؟ چوار ئافرین ئیمان ئادی وێنێ پێپشانە؟ ئەوە هەموو ڕەنگەکانی تریتیایە باشە بزان بەزانی ئەم بلوزەی بن لەوە نزیکە چەند ڕەنگی تایە؟ هەموو ڕەنگێک. ئافرینە سەوزی تایە زەردی تایە شینی تایە سوور پرتەقاڵی وایە؟ جوانە؟ ئەو باشە تۆزانی منێ بۆ ئێرە وا وێنێ و کێشە؟ ئافرین باش ئیمان تۆ تابلێت وانە زۆر بەکارێنی؟ بۆچی؟ لەبەرەوەی چاو ئافرین زیان بە چاوە جوانەکانمان نەگەێنێ چاوەکانمان کزەکان لە بریەوە پێویستە ئێمە چی بکەین؟ ئافرین هەر بژ ئیمانجان ئیمان ئێزانی وەراوێ شتێکم بۆ بڵێ؟ دەی سەربانێکە بنبانێکە چاوەڕشە مەتەڵە سەربانێکە و بنبانێکە چوار بەڕوو شوانێکە بیڵێم دەستە ئافرین هەر بژی ئامنیش چەند زیرەکەم بەتەڵەکەم زانی یەکسەر وایە؟ ئافرین یەک چەڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی ئیمانجان دەست خۆش سپاس. چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ شەم ئافرین شەم لە پۆلی چەندی؟ لە پۆلی چواری هەر بژی ئێمە و ڕێمان ناوی چییە؟ ئێڤەر ئافرین ئێڤەرجان ئێڤەر و شەم دوو هاوڕێی زۆر پاک و خاوێن زۆر جوان من دڵنیام ئێوە تابلێت بەکار نایەنن وایە؟ باشە زیانی تابلێت چییە ئادی تۆ پێم بڵێ؟ ئافرین چیتر؟ بۆ چاو خراپە. ئافرین توانای بیرکردنەوەشمان چی لێکە؟ کەمەکە وایە؟ ئافرین باشە تۆ پێم بڵێ پێویستە لە بری تابلێت چی بەکاربێنین؟ چی بکەین؟ یاری بکەین سعی بکەین بخوێنینەوە. ئافرین هەر بژی سعی بکەین بخوێنینەوە وەرزش بکەین وایە؟ باشە ئەی تۆ چی بۆ مناڵاناڵی کە تابلێت تووشت زۆر بەکارێنن؟ دەڵێن زۆر خراپە تابلێت بەکاربێنیت. ئافرین پێویستە ئێوەش کەمیکەنەوە وایە؟ هەر بژیت ئادی یەک چەپڵە بۆم دو هاوڕێمان هەر بژیت سپاس. چۆنە ناوڕێکانم؟ باشن؟ ناو چییە تۆ؟ زیوا. سیما؟ سیوا ئافرین ئەی تۆ؟ من جان چۆنی؟ ئەیکە ناوێکی خۆشە ئافرین ئەی تۆ ناو چییە؟ ئەیات ئافرین ئەیات چۆنی؟ باشی پرسیارێکتان لێکەم ئێوە حەسان لەوانەی هونەرە زیاتر یان تابلێت و مۆبایل و شتانە؟ بۆچی؟ ئەتۆ پێم بڵێ بۆچی حەزت لەوانەی هونەرە؟ ڕسمەکێشی خۆشە کاری دەستیە بیت شتی جوانە بیت. زۆر باشە ئافرین ئەی تۆ پێم بڵێ مناڵان لە جاتی ئەوەی یاری تابلێت و شتانە بکەن چی بکەن؟ ڕسم و وێنە و وەرزش و خوێندن و ئافرین هەر زۆر باشە ئەی تۆ پێم بڵێ زیانەکانی تابلێت و شتانە چییە بۆ مناڵ؟ چاو کزەکە وامان لێەکە تااقەتی خوێندنەوەمان نەبێ وامان لێەکە حەز بە قوتابخانە و خوێندنیش نەکەین وایە؟ ئەی باشە ئێوە کەسان نەزان وەراوەیەکم بۆ بڵێن؟
ئەدەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە شوویاوین بڕایەوە جانەوەرێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شا دەبینەوە ڕێگەی خوێندن نەگرینەوە ئافرین یەک چۆڵێ بێزیان بۆ لەبەر هەر بژین دەست خۆش چۆنی ئەوڕێکە باشی ناوت چییە؟ هانا ئافرین هەر بژی ئەی تۆ ناوت چییە؟ من ناوم بانووە بانوو ئافرین ئەی تۆ ناوت چییە؟ ماریا ماریا ئەی تۆ؟ من ناوم مێخەکە مێخە ئەێ بۆنیش وەکو مێخە خۆشە ئافرین مێخەکە باشە پرسیارمان لە تۆ بکەم تۆ تابلێت هەیە لە ماڵەوە؟ نیتە؟ بۆچی؟ لەبەرەوەی زیان بە چاوەگەێنە چاو کسەکات باشە ئەی لە بری تابلێت و شتانە یاری بە چیەکەی؟ ساعیەکەم و واوێنە ئەکێش بۆ یاریشەکەم ئافرین هەر باشە هەر بشی ئافرین دەست خۆش باشە ئەی تۆ حەزەکەی لە بری قوتابخانە هەر خەریکی تابلێت و شتانەبی؟ من حەزم لە قوتابخانەیە بۆی خوێندنەوە شتم بەرز بێت و ئاوای ئافرین زۆر باشە ئەوە گرنگی بە خوێندن بە خوێندنەوە هەروەها بە وێنە کێشان باشە شتێکی تریشەیە بیرێ نەچێ بزانمەزای چییە؟ ئەو چاویلکە جوانانە و هەرگیز نەیتە دەستی مناڵیتر باشە با پیسی نەکەن با نەشکێ زیانی پێ نەگا دوای ئەو چاوە جوانانە و عەزیەتیان نەبێ باشە؟ ئافرین هەر بژی ئەی تۆ ئەوڕێکە لە ماڵەوە تابلێتە هەیە؟ باشە زۆر بەکارێنی؟ ئەی چ کاتێ زۆر بەکارێنی؟ ئەو کاتێک کە خوێندنوشتەکەم هەمووی تاو کردبێت ئەی چ بابەتێکی زۆر پێ ئەتوانی سەیری چی پێ بکەی زۆر؟ زیاتر سەیری بابای ئینگلیزی و ئاواناکەم ئافرین کەواتە وانە سوودیان هەیە بۆ مناڵ ئەتوان فێری زمانێکی تریش من پێوی وایە؟ ئافرین ئەی ئەوڕێکەم تۆ؟ وەڵا من ئایپاتم هەیە بەڵام جارێک ئاواسمە دەرەوە جارێکیش سێ ئایپات دەکەم یعنی کەم بەکاریانێنی؟ بەڵێ باشە ئەی لە بری ئەوەی ئایپاد و ئەوانە بەکاربێنی چیەکەی؟ جاری وایە چم بۆ دەرەوە جاری وایە وێنە کێشانەکەم جاری وایە یارمەتی لەگەڵ دایکماکەم جان جاری وایە بۆ خۆم یاری لەگەڵ هینەکەمەکەم کۆکتێلەکەم کۆکتێلیش هەیە؟ بەڵێ باشە و تو بەرنامەی ئێمە بینی کە باسی چۆنێتی بەخێوکردنی گیاندارانەکە؟ لە بەخوادای لێ بنەکەم چکە ئەمە یەکەم جارمە بەڕاستە ئەوە تەواری هاوڕێم پێشکەشی کرد بەرنامەیەکی زۆر جوانی هەبوو من و تەوار بێک و پێشکەشمان کرد باسی ئاژەڵەکانیە کرد باسی وەیە کرد مناڵان پێویستە چۆن گرنگی بن بەو ئاژەڵە ماڵیانە ئەوە نەخۆش بوو کۆکتێلمان نەبوو پشی لەمان لەلا بوو سەگمان لەلا بوو هەموو شتێکمان لەلا بوو باشە ئێوەش پێویستە ئەوە گرنگی بن بە ئاژەڵەکان باشە؟ ئافرین ئەدی یەک چۆڵێک خای بۆ خۆتان هەر بشین دەستان خۆش چۆنی ئەوڕێ شیرینەکە؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ ئەرین ئەی کاکارین گیان ئەرین من تۆم زۆر خۆشەوێ تۆ من نەخۆشەوێ؟ بەڵێ حەزەکەی بین باوەڕێ؟ بەڵێ باشە هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساکە من نەبینی من باشە؟ خۆشە بینیتەوە لەوێ ئەوە نەخۆشە دوایی هەموو مناڵان ئیشاڵای خۆزگە منیشۆک و ئەرین قسەمان بکردایە و زیتەڵە بەهاتای بۆ لای ئێمەش ئەرین ئەوە چییە لە دەستە؟ سەعاتە ئەدی پێ بڵێ سەعات چەندە؟ سەعات 2:54 دقیقە ئافرین 2:54 دقیقە باشە ئەرینەوە چۆن فێری سەعات؟ براکەم فێری کردی براکەم فێری کردی زۆر باشە ئافرین من پێم خۆشە مناڵی وەکو تۆ ئاوا زیرەک گرنگی بن بە ژیانی ڕۆژانەیان ئاوا فێری سەعات ببن تۆ هاوڕێکانی ترە فێرکە باشە؟ ئافرین ئەرین باشە تۆ تابلێت و شتەیە لە ماڵەوە؟ زۆر یاری پێکەی؟ نەخێر بۆچی؟ چاو کزە بێ چاوە کزە بێ نەبێ زیان بۆ چاوە جوانانە بکە باشە؟ ئافرین یەک چە بڵێ بێزبۆریکە هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لەوەند تۆ لە پۆلی چەندی؟ لەوەند باشە پێم بڵێ ئەو سەیری کوێکی وەرە سەیری من کە لەوەند لە پۆلی چەندی؟ لە پۆلی 4 ئافرین لەوەند حەزە لە قوتابخانەیە؟ باشە لە بری قوتابخانە حەزە لە تابلێتە؟ حەزەکەی واز لە قوتابخانە بێنی هەر تابلێتە بەدەستەوە بێ؟ بۆچی؟ ئەمرێ قوتابخانەکە باشترە ئافرین قوتابخانەکە فێری زانست و زانیاریمانەکە فێری خوێندنەوەمانەکە وامان لێکا لە داهاتووە بین بە کەسێکی باش بۆ نیشتیمانەکەمان وایە؟
ئافرین لەوە دەزانی شعری شتێکم بۆ بڵێ ئادەی چی بڵێ شعری هۆراوەیەکم بۆ بڵێ بەتەواو ئادەی ناوەکەی زەرد دەروشی زەردە ناوی زەردە دەروی زەردە لیمۆیە بەڵێ من کوڕم من زیرەکەم ئەمڕۆ هەر هاوڕێیەکەم مەتەڵێکی لێدایەنا من یەکسەر زانی ئافرین یەک چەبڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش لەوەنجا سپاس چۆنی هاوڕێکەم باش باشی ناوت چییە ئەنەسیامە گورانە زۆر ڕووی خۆشە ئەنەس گیان ئەنەس حەزی لە قوتابخانەیە بۆچی لەبەرە هشتی لێمە فێرەبی ئەی باشە لە تابلێت و ئەوانە شت فێرەبی نەخێ با بێش بابەتی جوانی تایە بەڵام ئێمە نابێت تابلێت و شتانە زۆر بەکاربێنی باشە تۆتە لە ماڵەوە تابلێت بەڵێ بە زۆر بەکاری نایانم ئافرین کوڕم من هاوڕێکانم ئاوا خۆشەویستن ئاوا عاقڵن باشە پێم بڵێ ئەلە هۆراوە شتێکم پێشکەش ناکەی بەڵامە تەڵەزانم ئادێ ئەمە چییە هەموو شتێکە خوا بەس ئەو ناخوا هەموو شتێک ئەخوا بەس ئەو ناخوا بۆقا نەخێ ماسیە نەخێ کیسەڵا نەخێ ئەی چییە ئاگرە ئاگەر یعنی هەموو شتێ حەپەلوشەکە بەس چی ناکە ئەو ناخوا بە ئەو چی لێ بە ئەو بژێتەوە ئافرین زۆر زۆر باشە ئەوە جگە لەوەی کە مەتەڵ بۆ ڕێنمایەکی زۆر گرنگیشە بۆ مناڵان وایە کەواتە ئاگر بەچێ کوژێتەوە بە ئەو بە ئاو پێویستە ئەو کاتێک کە ئاگر کەوتەوە ئێمە هەوڵ بین باو بیکوژێنینەوە ئەگەر بۆمان کۆنتڕۆڵ نەکرابێت چی بکەین ئەوەی بڵێ مانگی ئاگر کوژێنەوە بکەین ئافرین ئەبێ بانگی ئاگر کوژێنەوە بکەین ئاگر کوژێنەوە ژمارەکەی چەندە وەڵا سەو 24 150 باشە ئافرین یەک چەبڵێ بێزی بۆ لێبەر ئەی تۆ چۆنی هاوڕێکە لا باش باشی ناوت چییە سیڤەر سیڤەرە هەکاوە قژی جوان دایەناوە وەکو کاکانن بە پاک و خاوێنی هاتۆ بۆ قوتابخانە باشە حەسان لە پاک و خاوێنیە بەڵێ باشە پێم بڵێ ئێوە یاریەکەن لە ماڵەوە بە تابلێت یاری ناکەی بۆچی چونکە چاومان کەسەکەم ئافرین زیانی زۆر زۆرە بۆ چاومان وایە ئەجا وای لێ مناڵ تااقەتی قسەکردنی نامێنێت تەنیا حەزی بە یاریکردن هەیە وایە ئەی باشە تۆ زانی مەتەڵێکم لێ دابێنی ئادی ئەمە چی بە چیە کابراایەکی ماستا چییە بەچی چییە ماستا و چییە وە چییە وەڵی نازانی ڕێویە ڕاستەکە ڕێوی ئەوە فێڵبازە خۆی بێدەنگەکە بۆ ئەوەی خاوەنەکەی گۆشتوشتی باتێ وایە ڕێوی فێڵباز دەست خۆش ئافرین نەربژی سیڤەرگیان زۆر سپاس خواحەفیز چۆنی باشم باشی باش ناوت چییە ژیر ژیر تۆ هەموو کاتیاوە بە پاک و خاوێنی بۆ قوتابخانە حەزت لە پاک و خاوێنیە باشە نێڵی پۆشاکەکانی پیس بێ لە کاتی یاریکردنا نەژێڵی بکەوی باشە باشە تۆ لە ماڵەوە چی یاریەک زۆرەکەی یاری پێشکردنەوەی لەگەڵ هاوڕێکاتە زۆر خۆشە ئافرین ئەو وەرزشانە بکە لەبەرەوەی جەستەیەکی تەندروست و بەهێزە هەبێ باشە ئافرین ئێزانی شتێکم پێشتر بکەی ئادەی پیاوێک لە دوکانیەتە دەرەوە بۆ چیەکەیە بۆ چیەکە بێ مۆز لە عەرزەکەیە چاڵی تیا عەرزەکە کە زیرەکەم ئەیە وەرەوە چیەوە بوو مەتەڵەم زانی هاوڕێیان ئافرین دەست خۆش هاوڕێکەم زۆر سپاس چۆنی تۆ باشی ناوت چییە ئارین کاکە ئارین لە پۆلی چەندی 4 ئارین ئەمڕۆوانی چیتان نەبوو لێرە هونەر ئەی تۆ وێنەی چی بکێشە دار و شێت حەزت لە وێنەی دار و ئەوانەیە باشە حەزەکەی لە بری وێنە کێشان یاری بە تابلێت بکەی زۆر نایکەی بۆچی چاومان کزەکە وایە چاومان ئازاری پێگا باشە ئەی تۆ ڕۆژانە لە بری تابلێت و شتانە چی زۆر بەکارێنی خوێندنەکەم لەگەڵ یاریە یاریشەکەی ئافرین دەست خۆش هەر بژی زۆر سپاس چۆنی باشی ناوت چییە هەژەن ئافرین هەژەن لە پۆلی چەندی لە پۆلی 4 ئافرین هەژەن باشە تۆ حەزت لە چوانەیەکە زۆر هونەر بۆچی ئەی حەزێکت لە قوتابخانە وانەی تابلێت هەبێ ئافرین بۆچی
بۆ چاومان خراپە چاومان کزەکە تابلێت و شتانە سوودێکی ئەو تۆی نییە بۆ تەمەنیەوە وایە؟ ئافرین لەبری ئەوەی کە تابلێت و شتانە بەکاربێنی پێویستە وەرزش بکەی پێویستە گرنگی بی بە تەندروستی خۆ و پێویستە خۆراکی باش خۆی پێویستە گرنگی بی بە وێنە کێشان باشە؟ ئافرین نێک چەڵێ بەهێزی بۆ لێبە هەر بژی دەست خۆش زۆر خواس مناڵ ئازیزەکان ئەمڕۆژ کۆتاییمان بەم پرۆگرامەمان هێنا لەگەڵ ئەم مناڵ ئازیزانە بەڕاستی زانیاری زۆر باشیان لابوو بەڕاستی مەتەڵی زۆر خۆشیشیان لێداینا بەڵام من زۆر زیرەک بوو زۆربەی مەتەڵەکانم زانی بۆیە پێتان ئەڵێم چاوەڕێ بن هەتا ئێمە لای هەمووتان من هەمووتان بەسەرەکەمەوە زۆر سپاس بۆ ئەم مناڵە جوانانە کە کۆمەڵی زانیاری زۆر باشیان پێشکەش کردی هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ